ئیسماعیل قائانی بۆچی بەپەلە گەیشتە بەغدا؟ ئێران بۆچی دەیەوێت بەرەی مقاومە چالاک بکاتەوە؟ دوای ئەوەی لە ئاهەنگی سەرکەوتنی ڕژەمی ئێران و مەراسمی بە خاکسپاردنی فەرمانجە باڵەکانی ئەو وڵاتە دەرکەوتەوە کە لەلایەن ئیسرائیلەوە کوژراون، ئیسماعیل قائانی فەرماندەی فەیلقی قودسی سوپای پاسداران بە سەردانێکی بەپەلە ڕۆژی شەمە 28 تەمووز گەیشتە بەغدای پایتەختی عێراق. قائانی ناوی لە لیستی ئەو فەرماندە باڵایانەی ئێران بوو کە لە هێرشەکە ئیسرائیل لە 13 حوزەیرانی 2025 کردیە سەر ئێران کوژران، بەڵام لە ڕۆژی ئاهەنگێڕانی لایەنگرانی ڕژەمی ئێران لە مەیدانی ئازادی دەرکەوتەوە. بەوەش میدیا جیهانیەکان پرس و بابەتی زۆریان لەسەر قائانی وروژاند کە تەنیا لە ماوەی 8 مانگی ڕابردوودا چەندین جار ناوی بە کوژراو هاتووە. بەپێی زانیاریەکان قائانی لە سەردانەکەیدا بۆ عێراق دیداری چڕوپڕی لەگەڵ نوێنەری سەرجەم لایەنەکانی بەرەی مقاومە ئەنجام داوە. ئەمەش بەو مانایەیە کە دیدارەکان تەنها لە کوتلە عێراقیەکاندا سنووردار نییە، بەڵکو جیاوازیەکە ئەوەیە کە ئەم جارە هەر گروپەکانی عێراق نین، بەڵکو نوێنەری حوسیەکان، نوێنەری حیزبوڵای لوبنان، نوێنەری حەماس، نوێنەری سەرجەم گروپەکانی عێراق بە هەشتی شعبیەوە دەبینێت و ئامانجیش تاوتوێکردنی پێداویستیەکانی بەرەی مقاومەیە بۆ قۆناغی داهاتوو. دیدارەکانی قائانی دوای چەند ڕۆژێک لە ڕاگەیاندنی ئاگربەستی شەڕی نێوان ئێران و ئیسرائیل دێن، وەک سەرچاوەیەکیش بە تیواری وت ئامانج لەم دیدارانە گفتوگۆکردنە لەسەر پێداویستیەکانی بەرەی مقاومە بۆ قۆناغی داهاتوو. بەپێی قسەی ئەندامێکی ناو حیزبوڵای عێراقی بێت کە یەکێکە لە گرنگترین کوتلەکانی سەر بە ئێران لە عێراق، قائانی بە دوای ڕێخستنەوەی پایە سەرەکیەکانی بەرەی مقاومە و ڕۆڵەکانی داهاتووی گروپەکانەوەیە. ئەمەش بوو مانایەیە کە ئیتر گروپەکان بە شێوەی پێشوو بەڕێوان نابرێن، چونکە لەبەر ڕۆشنایی و کاریگەریەکانی شەڕی ئێران و ئیسرائیل و ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەمریکا، گروپەکان دووچاری گۆڕانکاری گەورە دەبنەوە. هەر بەپێی زانیاریەکان باس لە دامەزراندنی ژوورێکی ئۆپەراسیۆن بۆ بەرەنگاربوونەوەی بریکارەکانی مۆساد لە نێوان حیزبوڵای لوبنان و عێراقی و ئێراندا کراوە، چونکە لە ماوەکانی ڕابردوودا بریکارەکانی مۆساد زیانێکی زۆریان لە ئێران و بەرەی مقاومە داوە. جوڵەکانی ئێران بە ئاڕاستەی چالاکردنەوەی بەرەی مقاومە ئاماژەیە بۆ ئەوە کە ئەو وڵاتە خۆی بۆ گەڕێکی دیکەی گرژی و ناکۆکی لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل ئامادە دەکات.